لە بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەردەوامین بە تەوەری دۆم درێژە بە بەرنامەی بەیانی باش کوردستان دەدەین کە لە تەوەری دۆمدا ئەمەژە بە دابڕانی دەرونی دەکەین بە دەپرسین ئاخۆ دابڕانی دەرونی جێ لە هەمان کاتە نیشانەکانی چین چۆن بزاندرێت کە تاکێک تووشی دابڕانی دەرونی بووە تەمەن لێرەدا چۆن ڕۆڵ دەگرێت بێگومان ورزەکاری زیاتری ئەم بابەتە بۆ ئێوە دەخەین ڕۆ ئێش بە میوانداری دکتۆر هەژار عوسام کە پسپۆڕی پزیشکی دەرونی شێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادە بانی وەرج دکتۆر بەخێربێ بژیت سپاس ئێمە باز لە دابڕانی دەرونی دەکەین لەوانەیە لای بەشێک لە هاوڵاتیان ڕوون نەبێت خۆی نەخۆشی دابڕانی دەرونی چییە؟ دابڕانی دەرونی ئەتوانین بڵێن جیابوونەوە هەڵوەشانەوەی و دابڕانی ئەو پەیوەندیە زۆر نزیکەی کە هەیە لە بینی ئیش و کارەکانی مێشکی مرۆڤ ئیش و کارەکانی مێشکی مرۆڤ کە لێرە ئێمە زۆر گرنگە باسیکەین مەسلەی ئەوەی ئاگایی یعنی ئەوەی کە تۆ بە خەبەری نەخەوتویت مەسلەی ئەوەی هۆش یعنی ئاگال لە دەوروبەرە ئەزانی لەکوێ چی ئەەکەی ئەمڕۆ چ ڕۆژێکی هەفتەیە مەسلەی ئەوەی هەستکردنێ بە دنیا ئێمە بە 5 ئەندامی هەست بە دنیا ئەەکەین وانە مەسلەی ئەوەی شوناز ناسنامە من کێم ئیشم چییە لە چ میلەتێکم ئاینم چییە ئەمانە هەمووی بەشێکن لە ناسنامە مەسلەی بیرەوەری یعنی ئەوەی کە پێڵێن تۆ یعنی هەندێک یادەوەری و هەیە ئایا لە بیرتە یا لە بیرە نییە و جگەلەوە مەسلەی جموجوڵیشمان هەموو ئەم ئیشە زۆر گرنگانەی مێشک لە نەخۆشی دابڕانی دەرونیە کە بە ئینگلیزی هەم کۆنڤێرژنیشی پێڵێن و هەم زۆر قوتابخانەی دەرونی هەیە دیسۆشیشنیشی پێڵێ ئەم ئیشە زۆر گرنگە حیاتیانەی مێشک لە یەکتری دا ئەبڕێن هەڵ ئەوەشێنەوە ئەو پەیوەندی نزیکەی کە ئەبێ هەیان بێ نایانمێنێ بەڵام بۆ کەی بۆ ماوەیەکی کورتە ینی ئەوە نییە کە بەردەوام بێ چونکە ژناکارەسات ڕوئەیە بۆ ماوەیەکی کورت ئەم پەیوەندیە نامێنێ بۆ نمونە بینین ئێمە خۆر بە چاو نبینین ئێمە بە مێشکیش ئەبینین بەشی پشتەوەی مێشک ئەو شتانی کە ئەیبینین تێمان ئەگەێنێ ئەو شتە چییە ئەگەر ئەو پەیوەندیە نەمێنێ لە بینی چاو ئەوەی کە پێڵن گلێنەی چاو و عەدەسە و ئەوانە و لە بینی مێشک پشتەوەی مێشک سیرەکەی تۆ ناتوانانی بە جوان بیبینی و ناتوانانی هینیکە یا جاروایە تەنها هەر ناتوانانی بیبینی ئەین چاو هیچی نییە چاو ئەچیتە لای دکتۆری چاو فەحس دەکا ئەڵێ هیچی نییە کەچی تۆ ئەڵێ من شت بە باشی نبینم یا تەنانەت هەر شت نبینام ئەمە هەڵۆشانەوەی ئەو پەیوەندیە گرنگەیە کە لە بینی وەکووتم مێشکە هۆشە و ئاگایە هەیە و لە بینی ئیشەکانی تری مێشک اینجا ئەمە لە زۆربەی حاڵەتەکانە پەیوەندی بە چیەوە هەیە زۆر جار پەیوەندی بە چۆن ئەڵێ پەستان و گوشانی دەرونی یا ڕووداوی نەخوازرا و ڕووداوی قورس کە ئینسان ئەهەژێنێ کە ئینسان چۆن ئەڵێ خوورپە لە دڵ و دەرونی ئەو کەسەیە لە زۆربەی حاڵەتەکانە ئەم دابڕانی دەرونیە پەیوەندی بە وەکووتم ئازاردانی دەرونیەوە هەیە اینجا ئازاردانەکە جاری وا هەیە لە مناڵیایە لە هەرزەکاریایە یا تەنانەت لە گەنجیایە و زۆر جار ئازاردانەکە قورسە یعنی ئەو کەسە ئەهاژێنێ ڕای ئەتەکێنێ بۆ نمونە ئەوەی کە پێڵێن دەستدرێژیکردنی جنسی سوکایەتیکردن بە ئینسان عەزێدانی جەستەیی ئەشکەنجە یا بینینی ڕووداوی زۆر ناخۆش بۆ نمونە لە دەستدانی کەسی زۆر خۆشەویستی ئینسان تێکچوونی پەیوەندێکی هاوڕێتی لە بینی دوو کەسا کە وەکو براوان وەکو خوشک و براوان وەکو جوتە خوشکوان ئەو پەیوەندیە ئەبچڕێ یا زۆر بە سادەیی لە کاتی تاقیکردنەوەکانی کۆلیج و قوتابخانەکانە دەرنەچوون لە قوتابخانە دەرناچێت یا بۆ نمونە کەسێک بە تەمایە پلەی زۆر نمرەی زۆر بەرز بێنێ بەڵام نایهێنێ یا لە پەیوەندیە سۆزدارەکانە ئەوەی کە شەیدابوون و خۆشەویستی کوڕ و کچ کە پەیوەندێکە تێگەچێ ئەشێوێ لە یەکتری جیابنەوە هەموو ئەمانە چۆن ئەڵێ ڕاتەکان و پەستان و گوشانێکی دەرونی قورسە بۆ کەسە و زۆر جار بەم دابڕانی دەرونیە دەور ئەبینێ اینجا ئەوەی کە زۆر گرنگە لە دابڕانی دەرونیە بەڕاستی بە چەندین جۆر ئەتوانێت خۆی پیشان بە چەندین جۆر ئەتوانێت خۆی پیشاننا بەڵام شتێکی زۆر گرنگ هەیە لەمە
ئەم کەسانە عادەتەن لە پێشان هایەنە لای دکتۆری دەرونی، ئەچنە لای دکتۆری هەناوی، ئەچنە لای دکتۆری چاو، قورگوڵوت و گوێ، ئەچنە لای دکتۆری نەشتەرگەری. هەیە دەکرێت بڵێن نیشانەی پێشوەختە بوونی هەبێت بۆی بناسرێتەوە تاکە خۆی تووشی دابڕانی. ئێستا بۆت باسەکەم ئەمانە ئەچنە لای ئەم هەموو دکتۆرانە، هەموو دکتۆرەکان تێڕوانینی خوێنی بۆکەن، سۆنەری بۆکەن، وێنەی تیشکی مێشتی بۆ ئەکەن، هەموو ئەمانەی بۆ ئەکەن. دکتۆر تەنانەت هەناوبینی نازووری بۆ ئەکەن. هەموو دکتۆرەکان پێی ئەڵێن تۆ هیچ نییە، بێگومان هیچی هەیە بەڵام هیچی جەستەیی نییە، بۆ نمونە قورحەی نییە، بۆ نمونە زیاگۆشتێ نییە لە مێشکیا، کیسێ نییە لە مێشکیا، بۆریەکانی خوێنی تەواون، ئەوانەی نییە، ئەو نەخۆشیە جەستەیانەی نییە کە تۆ بیدۆزیتەوە، بەڵام لەگەڵ وەشە کەسەکە بێتاقەتە. بۆ نمونە یعنی نیشانەکانی چین، بۆ نمونە هەندێک کەس هەیە بیرچوونەوەی هەیە، ینی مەسەر بیری ئەچێتەوە کێ، بیری ئەچێتەوە ڕابردووی چ ڕووداوێکی بەسەر هاتەوە، بەتابەتی ئەو ڕووداوانەی کە چۆن ئەڵێ خوڕپەی دەرونی لێەوە، ئازاری دەرونیەوە، بیری ئەچێتەوە، نازانێت کێ، نازانێت چی بەسەر هاتووە، نازانێت لە کوێوە هاتووە، یا تەنانە جاری وایە ناسنامەی خۆی لە بیرەچێتەوە ئەو کەسە، نازانێت کووردە، نازانێت لە کوێوە هاتووە، خەڵکی شارێکە. جاری وا هەیە ئەمانە بۆ نمونە لە ماڵ دەرەچن، اعتیادی ئینسان کە لە ماڵ دەرەچێت بۆ ئیش دەرەچێت، ئیشوکارێکی هەیە یا پیشەیەکی هەیە، جاری وایە ناگەڕێنەوە، بێ ئەوەی بە ژن و مناڵ بڵێ، بێ ئەوەی بە باوکوداک بە کەسوکار بڵێ ئەڕوا و ناگەڕێتەوە، 2 ڕۆژی پێچێ، 3 ڕۆژی پێچێ، 4 ڕۆژی پێچێ، هیچ ئامانجێکی کۆنکرێتیشی نییە، هیچ لە پلانیان نییە. دوای شەکە لێ پرسی با بۆ خاتری خوا لە کوێ بووی، بۆ کوێ چووی؟ ئەڵێ وەڵا نازانم، بۆ من لە کوێم ئێستا. دێگەی بەم شێوەیە. یا جاری وایە ئەوەی کە زۆر بڵاوە و دکتۆرەکان لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکانە ئەیبینن، ئەو حاڵەتەیە کە کەسەکە زۆر جار چۆنەڵی لە هۆش خۆیەچێ، ئاگای لە خۆی نامێنێ، لە هۆش خۆیەچێ، تەنانە جاری وایە وای لێ قسەی لەگەڵەکەن وەڵام نایەتەوە، ئەی جوڵێنن ڕایەتەکێنن، تۆزێ قورچێکی لێگرن، هیچ ناڵێ، ینی چۆنەڵێ چاویشی کراوەیە جاری وا هەیە. لە هەندێک کەسی ترا هەیە چاوی کراوە نیە، نە چاوی داخستووە و چۆنەڵی دەست و پێ ئەجوڵێنێ، دەست و پێ ئەجوڵێنێ بەبێ ئەوەی یعنی ئامانجێکی هەبێ، دەست و پێ ئەجوڵێنێ، یعنی کۆنتترۆلی نییە بەسەر دەست و پێ و ئەوانەی خۆیان. ئەمە زۆر جار بەهەڵا ئێستا ئەو شێ بەکار نایە، زۆر جار لە خەڵک بەگشتی ئێستا دکتۆرەکان بەکاری نایەن ئەو شێ، چکە شێکی جوان نییە، پێڵێن هیستیریا، یان دێ دکتۆر پێڵێ HYS، ئەوە نابێ بەکار بهێنرێت، چونکە ئێستا ئەو شێ نابێ، چونکە ئەو شێکی جوان نییە، ئەنی تا حدێک جۆرێکە لە سوکایەتیکردنی بۆ کەساڵێ هیستیریایەتی هیچ نییە. اینجا ئەمە زۆر جار کاتی خۆی پێشتر، یعنی بەداخەوە یعنی پێشتر ئێستا بڕواناکەم وابێ، یعنی بۆ نمونە کارمەندە پزیشکیەکان، پەرستارەکان گاڵتەیان بەمانە ئەکرد، یا چون هەندێک دەرزیشتیان لێیە کە هیچ پێویستی نەبوو چونکە بڕوان پێ نەئەکردن، یا هیوا هەیە بە هەڵا ئەڵێ ئەمانە نەخۆش نین، خۆیان نەخۆش خستووە، تەبانەوە هەڵەیە، یعنی ئەو کەسەکە وای لێ بە مەبەست بە ئارزوو وا لە خۆی ناکە. زۆر جار ئەمانە وەکوتم باش چارەسەر نەئەکران، بەڵام ئێستا باشتر بووە بێگومان، و وەکوتم هەمیشە ئەمە زۆر جار لە گەنجا ڕوئەیە، ئەوانی بۆ نمونە تەمەنیان لە 16 و 7 و ئەوانە ئەڕواتە 25 ئەوانە زۆرتر لەو گەنجانە ڕوئەیە، و زۆر جاریش لە کچا و لە ژنا زۆرترە هەتا لە پیاوە، هەتا لە کوڕ و پیاوانە، و وەکوتم زۆر جار ڕووداو هەیە و ڕووداوی قورسەیە لە ژیانیانە کە خۆیان ڕووداوەکە ئەوەنە قورسە، ئەوەنە بڵێن ترسی لەگەڵایە، تۆقانی لەگەڵایە، شەرمی لەگەڵایە، کە ئەو ڕووداوەکە بەسەریان هاتووە ناتوانن بە جوانی چۆنەڵی دەردەدڵ لای کەسێک باسیکەن، ئەو ڕووداوانە ئەو شتانی کە بەسەریان هاتووە لە چیا خۆی دەرەبڕێ، لە نیشانەی نەخۆشی جەستەییە. بەڵام وەکوتم کە تێڕوانینی جەستەییشی بۆ ئەکەن دکتۆری پسپۆڕەکانی تر هیچ شتێ نابینەوە. دکتۆر ئاماژە بۆ کرد کە زیاتر لە گەنجا ڕوایەت، باشە زیاتر لە خانمانە، بە حکمی ئەوەی کە زیاتر ئەوان وردەکاری لە بابەتەکان ئەبینەوە، یاخۆ زیاتر بڵین دەروون برینداری چۆن ڕۆڵ لێرەدا دەبینێت، دەکرێت بڵین خانمان زیاتر دەرونیان بریندار دەبێت، بۆیە ئەگەری توشببوونیان بەم نەخۆشی زیاترە. خۆی بەگشتی یعنی خانمان ئەتوانین بڵێن بەگشتی هەست ناسکترن، بەگشتی هەست ناسکترن، و ئەتوانی بڵێ زۆرتر
دەرک و هەست بە شتەکان ئەکەن زۆرتر قوڵ ئەبنەوە لە شتەکان لە شتە دەرونیەکانە لەبەرەوە زۆرتر هەستی پێەکەن و ئێستاش یعنی لە زۆر شوێن ئەوەی کە پێی ئەڵێن یعنی کۆمەڵێکی چۆن ئەڵێ پیاوسالاری زۆر جار وا ڕێەکەوێت کە شێوازی هەڵسوکەوتی هەندێ پیا و کوڕ لەگەڵ خانمانە لەگەڵ کچانە شێوازێکی ینی بڕێک زبرە ینی بە شێوەیەکی لە قسەکردن و ئەوانە لەوانەیە عەزێتی دڵیان بن و ئەوانە بریناریان کەن. ئەجنا لەوە نهاتوە کە بڵێ یعنی ژن یا کچ خوانەخواسە یعنی نقصانیان هەبێ یا کەم و کورتیان هەبێ ئەوە نییە یعنی لە ڕاستی ئەتوانی تەفسیری کێ بڵێ لە ڕووی دەرونیەوە ژن زۆرتر هەستیارە بە قووەترە بۆیە ئەوان زۆرتر کاریان تێیەکە. باش دکتۆر دەروون برینداری پەیوەندی بەم بابەتەوە هەیە؟ بەڵێ من وەکووتم یعنی زۆر جار یعنی ڕووداوی قورس ڕوویاوە لە ژیانی ئەو کەسانە وەکو پێشتر وتم دەزرێژی جنسی ینی دەستێژی جنسی بۆ نمونە یەکێکە لەو هۆیانی کە زۆر جار ئەمە وا لەو کەسانە ئەکایتر بێگومان زۆرتر لەسەر ژن کەمتر لەسەر پیاویشێ لەسەر کوڕیشێ دەستێژی جنسی ئەمە زۆر جار بەو شێوەیە خۆی دەرەبڕێ بۆچی وەکووتم یعنی زۆر قورسە یعنی ژنێک کوڕێک بێت لای کەسێک باسی ئەوە بکا کە دەستێژی جنسی کراوەتە سەری چونکە شتەکە پەیوەندی بە شەرمەوە هەیە پەیوەندی بە ترسەوە هەیە پەیوەندی بە زۆر شتەوە هەیە پەیوەندی بە ئەوەی ئەڵێ کە ئایا ئەنجامی چییە بێ ینی ئێساگەر من کە سوکارم ئەو کەسە کە سوکاری بزانێت کە دەستێژی کراوەتە دەستێژی جنسی کراوەتە سەری کە سوکاری چیەکە بەتایبەتی لە کۆمەڵێکی بڵین تا ئاستێک خێڵەکی وەکو ئەم کۆمەڵی ئێمە ینی زۆر جار ئەمانە ینی ئەو کەسێک کە دەستێژەکەی کراوەتە سەری ناوێرێ باسی کە بۆچی چونکە ئەبێ بەهۆی ڕووداوی کۆمەڵاتی کوشتن و دوو بنەماڵە ئێن بەیەکە لەبەرەوە زۆر جار ئەمانە خۆیان ئەخۆنەوە ئەوەی بەسەریان نەهاتەوە کوتم ناتوانێت بیخاتە سەر زمان لا هیچ کەسێ ناوێرێ لەبەرەوە خۆی دەرەخا بەچی بەوەی کە وەکوتم ئەبورێتەوە لە پڕ چۆن ئەڵێ وەکو مەقەبا ناتوانێت هیچ شتێ بڵێ قسەی لەگەڵەکەی ڕای ئەوە شوێنی هیچ ناڵێ اینجا ئەمە زۆر جار ئەوانەی یعنی بێگومان دەوروبەر زۆر ئەترسن لەمە بۆچی چونکە عاتن دەوروبەر خەڵک وا هەستەکاڵێ خوازانێ سەما خوێنبەربوونی لە مێشکا هەیە جەڵتەی هەیە چی هەیە لەبەرەوە بەجارێ 5-6 کەس کە سوکار و خوشک و برا و دایک و کە سوکار هەموو لەگەڵیایەن بەڵام شتە سیرەکە لە چیایە ئەو کەسە کە ئەم هەمووە خەڵکەی شڵەژانوە ئەمە هەمووە کە سوکارەی شڵەژاوە ئەو بۆ خۆی ئاوا دانیشتووە یا پاڵکەوتووە و هیچ شتێ ناکە یعنی ئەم هیچ نەشڵەژاوە بەڵام وەکو چۆن ئەڵێ لە ناخەوە ئەکوڵێ وە تۆ نایبینی ناخەکەی کاتە دکتۆر لە ئێستادا و لە سەردەمی ئێستادا دەکرێت بڵین ئەم گرفتە زیاتر بووە بە حکمی ئەوەی کە بەشێک لە گەنجان پەناجە بنە بەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود تەکنۆلۆژیا و کاتێکی زۆر بەسەر ئەبەن لاوانەی لە خێزانەکان دوور بکەنەوە ئەمە ئەگەری هەیە زیاتر تووشی ئەم گرفتە ببن من وەکو وتم هەتا لە هەر کۆمەڵێکە هەتا ئەوەی کە پێی ئەڵێن توندوتیژی بۆ نمونە توندوتیژی خێزانی توندوتیژی تاکەکان بەرامبەر بە یەکتری شەڕ و ئاژاوە ڕووداوی سیارەی قورس ڕووداوی سیارەکان کە جاری وایە چەندین کەستیا قورس برینارە بێ ئەمرن ئەو کەسانە خوێن ئەبینن ئێش و ئازاری ئەو کەسانە ئەبینین کە برینار بوون لە هەر کۆمەڵێکە وەکو وتم یعنی ئاسایش نەبێت توندوتیژی زۆر بێت زبری زۆر بێ ئینسانەکان لەگەڵ یەکتریا شەڕ هەبێ شەڕی ناوخۆ شەڕی دەرەوە لەوانە بێگومان ئەبێ چاوەڕێ ئەو بکەین کە ئەم حاڵەتانە زۆر ئەبێت ئەی بەکارهێنانی تەکنۆلۆژیا زیاتر بۆ منە ئەوانەیە گەنجەکان گۆشەگیرە بن لە ژوورێکدا بەردەوام تەکنۆلۆژیا بەکارێن بەردەوام تابلێتێکن بەڵێ تێگەم لە ڕاستیە یعنی ئەوەی کە پێی ئەڵێن بڵین بینینی کلیپی زۆر ترسناک و زۆرین ئەوانش بێگومان کار لە مرۆڤەکە بەڵام ئەو دەورە گەورەیە نابینێ لە ڕاستیە ئەوە کێشەی دەرونی تر دروستەکە کە ئێستا ئێمە ینی باسی ئەو شتانە ناکەین بەڵام وەکو وتم زۆرتر توندوتیژیەکە ئەمە دروستەکە و شتێکی تری کێشەیە بەڕێی من نەبوونی ئازادی تاک ینی کە تاک ئازاد نەبێ و نەتوانێت چۆن ئەڵێ ئەوەی کە لە دڵ و دەرونیایەتی دەری بڕێ ئەوەی کە حەزی لێتی ئەوەی کە ئەوێ بیکە بۆ نمونە یعنی کچێک بە زۆر بەشوایەن بۆ نمونە کچێک بە زۆر بەشوایەن بەڵام کچەکە بڵین لە ژێرەوە حەزی لە کوڕێکی کە کردووە
بە زۆر بەشوێن ئێتۆ بێگومان ئەبێ چاوەڕێ ئەوە بکەیت کە ئەم کچە با لە ڕووی جەستەیەوە هیچ کێشەیەکی نەبێ بەڵام لە ڕووی دەرونیەوە دڵنیا بە یعنی کێشەی دەرونی بۆ دروستە بێ و بێگومان ناتوانێت لای کەسوکاری بڵێ من ئەم کوڕم ناوێت لە بەرەوەی من حەزم لە کوڕێکی تر کردووە ناتوانێت ئەوە بڵێ چونکە ئەوە ینی لەوانەیە کێشەی بۆ دروستکە شەڕ و ئاژاوی بۆ دروستکە عەزیەتی بن هەر کەسوکاری خۆی لەبەرەوە شووەکە ئەکا بەڵام دوایە ئەیبینی یعنی کۆمەڵی کێشەی هەیە ینی و کەسوکاریش نازانێ ئەیبن بۆ ئەم دکتۆری پسپۆڕی جەستەیی بۆ ئەو دکتۆر بەڵام مەسەلەکە هیچی ئەوانە نییە ئەوەی کە سەری زۆرێشێ ئەوەی کە لە پڕ چاوی نبینێ هەندێک کەسێ لە پڕ چاوی نبینێ چاویشی ساغە چاوی نبینێ نبینا ئەبێ بە شێوەیەکی کاتی بەڵام هەندێک کەسەیە ئەکەوێ هەندێک کەسەیە هەندێک جموجوڵ ئەکا کە هیچ سوودی نییە هەندێک کەسەیە چۆنەڵێ وەکو پەرکەم و گەشکەی لێ ئەجوڵێ ئاگای لە خۆی نامێنێ و ئەمانە کە سەیریەکەی هیچیشی هۆیەکی جەستەیی نییە کە بڵێ من بۆ نمونە لە وێنەی تیشکیە ئایبینم یا لە سۆنەرە ئایبینم یا لە هەناوبینی ئایبینم هەندێک کەسەیە بۆ نمونە یعنی چەندین نیشانەی جەستەیی تری هەیە ڕشانەوەی بەردەوام سکشوونی زۆر بەقووت هیچ هۆیەکیش نییە لە ئینا بەڵام وەکوتم لێرەوە ئەو ئیشە گرنگانەی مێشک ئەوانە لەگەڵ یەکتریا پەیوەندیان بچراوە دابڕان دروست بووە دابڕانی گەورە دروست بووە لەبەرەوە بەو شێوەیە ئەو حاڵەتانە هەمووی ئەبینی باش کاتە دکتۆر ئەوانی کە تووشی دابڕانی دەرونی دەبن لە ڕووی جەستەیە و چیان بەسەر دێت بۆم نەکەشیان دابەزێ قژیان هەڵەوەرێ یاخود جموجۆڵیان چۆنە بێ زۆرترە بێت چالێکیان کەمترە وەکو وتم لە ڕووی یعنی توانین بیکەین بە چەند بەشێکەوە بەشێکی هەیە لە ڕووی هەستەکانەوە 5 ئەندامی هەستمان هەیە ئێمەوە نیە بینین بیستین تامکردن چێشکردن بەرکەوتن پێست ینی زۆر جار ئەمانە لە هەموو ئەم شوێنانە وەکو پێشتر باسم کرد کەسەکە لە پڕ نبینێ دکتۆری چاویش هیچ شتێکی نەخۆشی نبینێ تەنانەت نەبیستن ینی وای لەیەکە گوێ بەگوێ شت نابیسێ ئەچێت لای دکتۆری قوڕگولوت و گوێ هیچی نییە ئەڵێ هیچ نییە کەوا بوو ئەندامەکانی هەست ئەشێوێ ئیتر جاروای ئێش کەسەکە ئێشێکی زۆری هەیە ئەڵێ هەموو جانمێشێ ئەوێ مێشێ بەردەوام هاواری ئێشەکە بەڵام کە هەرچی چۆنەڵێ هەموو ئەندامەکان تێڕوانینی بۆ ئەکرێ بە چەندین شێوە لای چەندین دکتۆری پسپۆر ئەڵێن وڵی هیچ شتێکی وا نبینن کە شایانی ئەوە بێت و ئەم هەموو ئێشەوە بێ ئەم هەموو ناڕەحەتیەوە ئێش ئەنی زۆرجار ئەو ئێشە جەستەیانە ئێشی دەرونیە ینی کە هۆکەی لە ئینی دەرونیە ئەوەی کە ئێمە پێڵێن دابڕان کەوا بوو وەکوتم هەستەوەرەکان هەر 5 ئەندامەکەی هەست بۆی هەیە شێوێ جاروایە هەندێک کەسێک لە دکتۆر هەست بە سڕیەکی زۆرەکەم ئەم لایم سڕە بێ ئەوێم سڕە بێ هەست بە سووتانەوە ئەەکەم یعنی ئەڵێ ئاگر لە لەشمایە هیوایە واڵێ ئەوە هەمووی هەستەکانە ئەندامەکانی هەست هەندێکی کە هەیە ئەوەی کە پەیوەندی بە جموجوڵەوە هەیە جموجوڵ ینی دکتۆر چۆنەڵێ تەنانەت تێڕوانینی ماسوولکەکانی بۆ ئەکا بە کارەبا تێڕوانینی بۆ ئەکا فحسی ئەکا ئەوەی کە بە چەکوشەکە ئەیبینین فحسی هێز و ئانەیەەکە بەڵام کەسەکە لە وڵای دکتۆر ناتوانم هەستمە سەر پێ و ناتوانم بڕۆم بەڕێوە بەڵام کە دکتۆر فحسی ئەکا بە پاڵکەوتنەوە ماسوولکەکان هەمووی تەواوە ئیشی خۆیەکە بەڵام ناتوانێت هەستێتە سەر پێ و ناتوانێت بڕوا بەڕێوە ینی کەوابوو بەشێکیشیان لە جموجوڵایە ئەو جموجوڵانەی کە پێ دەڵم یا هەندێ وەکوتم لە هۆش خۆیەکیە هۆشی بەخۆی نامێنێ و هەندێکی تر هەیە یعنی چۆنەڵی کاردانەوەی نامێنێ ینی دانیشتووە لە ماڵەوە چۆنەڵی وەکو مەقەبایەک هیچ نەقسە ئەکا نەوەڵام ئاياتەوە و لە پێشی خۆی سیرەکە و بەو شێوەیە وەکوتم هەندێکی تری هەیە بیرچوونەوەکە ئەوە زۆر ناخۆشە وەجای وایە هەندێک کەس هەیە زۆرتر لە ناحی دەرونیەوە هەیە بۆ نمونە ئەوەی کە ئێمە پێی ئەڵێن دیڕیەلایزیشن یعنی کە سەیری دنیا ئەکا وا ئەزانێ لە فلیمایە ینی وا ئەزانێ ینی ئەم کە سەیری ئەو خەڵکە ئەکایەن و ئەڕۆن و ئەهانە وازانێ ئەم خەڵکە لە فلیمایە سەیریەکە نوعێکی تری هەیە کە ئێمە پێڵێن دیپێرسۆنەلایزیشن ئەمەیان چۆنە یعنی کەسەکە خۆی تووشی غوربەت ئەبێ لەگەڵ شخصی خۆیە ئەنی خۆی بە غەریب ئەزانێ خۆی ناناسێتەوە خۆی پرسیار لە خۆیەکە ئارێ من چێم یعنی خۆی مراقبەی خۆیەکە وەکو خۆی کەسێکی غەریب بێ یعنی ئەمانە هەمووی بەڕاستی بۆشی هەیە یعنی فعلەن ترسیش لە ئینسانە دروستکە ینی ترس لەوەی کە شێت نەبوو بم
وەنیە لەبەرەوە یعنی شێوەی زۆرە و هەموو ئەمانە لە ڕاستیە تەنیا لە کۆتاییە لا ئەبێ بچێتەوە لای دکتۆری دەرونی و دکتۆری دەرونیە کە ئەتوانێت تەشخیصی ئەمە بکات دەستنیشانی بکە بۆ کۆتایی بێنێ بەو هەمووە چوون و پارە سەرفکردنی کە ئەو کەسە ئەیکا و زۆریان هەیە ئەچن بۆ وڵاتان ئەچێ بۆ هێران ئەچێ بۆ تورکیا یەک دنیا پارەی بێ سەرفەکەن یێتەوە کوردستان هەر عینیشتیشە لە وڵای هیچ توانە هیچ نییە. کاتە دکتۆر چارەسەریەکانی بە جەرمانە یان تەنها گفتوگۆیە لەگەڵ لە ڕاستیە بۆی هەیە لە هەندێک قۆناغا ینی هەندێک جار ئەم کەسانە لەگەڵ ئەم دابڕانی دەرونیە بۆ نمونە تووشی خەمۆکیێکی قورسە بن لەگەڵ دابڕانی دەرونیە هەندێکیان هەیە تووشی ترسێکی زۆرە بن ترسێکی زۆرە بن ئەمانە لەم حاڵەتانە لە ڕاستیە لە قۆناغێکا پێویستیشان بە دەرمانی دەرونیە بێت بۆی ئەو ترس و خەمۆکی ئەوانەش چارەسەرکەن بەڵام لە بنەڕەتە چارەسەری ئەمانە چارەسەرێکی چییە چارەسەری دەرونیە چارەسەری دەرونیە پێدانی زانیاری گرنگە دەربارەی حاڵەتەکە دڵنیاکردنەوەی ئەو کەسانەیە کە تێبگەن تیان گەێنی جوان بە پێی چۆنەڵی سیرکردنی ئیشەکانی مێشک بۆی باسکەی کە ئەمە ئاوایە ترس نەبێ ئەو دڵنیاکردنەوەیش ئەوە زۆر دەورە بینێ و وەکووتم ئیتر زۆر گرنگە قەناعەت بۆ کەسە بکەی بڵێ کاکە ئیتر تو واز بێنە لە دکتۆر و دکتۆر واز بێنە لە فەحسوەوانە معلوم بووە تۆ هیچی جەستەی نییە ئیتر ئەوە عزێتی دڵی خۆمەیە ئەوە پارە سەرف مەکە و زۆر گرنگیشە دایک و باوک کە سوکار ئەوانەی کە نزیکی ئەو کەسن کە بێگومان ئەو کەسە خەڵکێکەیە کە زۆری خۆشەوە کە سوکاری خۆیەتی ئەوانەش ئارام بکەیتەوە چونکە زۆر جار ئەوانە واز ناهێنن ئەڵە نەبێ کوڕەکەمان بەرین بۆ ئەوێ کچەکەمان بەرین بۆ ئەوێ بۆ ئەوەی چارەسەر کرێ اینجا طبعاً ئەمە یەک لایەنی تری شەیە کە زۆر گرنگە ئەمانە زۆر جار بێ ئەوەی بە خۆیان بزانن تا حەدێکیش لە وەزعەکە زۆر بێزار نین بۆچی بێزار نین یەکێکیان بێزار نین بۆچی چونکە نیشانە دەرونیەکانیان پێویست ناکە باسیکەن پێویست ناکە باسی ئەوە بکەن کە دەستدرێژی کراوەتە سەریان عەزێت دراون پێویست ناکە باسی ئەوە بکەن لە ڕووی دەرونیەوە یان باسی جەستە ئەکەن طبعاً دائما خۆی تۆ بڵێ من ئەوێم ئێشێ و سەرم ئێشێ ئاسانترە لەبەرەوەی بڵێ من خەفەتێکی زۆرم هەیە چونکە ئەوەم بەسەر هاتووە من خەفەتێکی زۆرم هەیە چونکە بە دڵی خۆم ژنم نەهێناوە شوم نەکردووە کەوا بوو ئەویان لە کۆڵە بێتەوە ئەو شتە قورسە کە تۆ ناتوانانی دەری بڕی لەسەر خۆت ئەوە لە کۆڵە بێتەوە ئەوە یەک دووهەم ئەم حاڵەتە وەکووتم هەموو خەڵک پەشۆکاوە کە سوکار پەشۆکاوە سواری سیارەیەکن سواری ئیسعافیەکەن ئەیبەن بۆ بەشی فریاکەوتن طبعاً ئەمەش یعنی با بڵێن طبعاً بە ئارەزوو نییە ئەوە زۆر گرنگە ینی ئەمە بە ئەم کەسە بە ئارەزووە ناکە بەڵام لە هەمان کاتیشە شتێکی ناخۆش نییە ئەو هەموو خەڵکە بەژوڵ بێ و خزمەتێکەوە بوو بە بۆ لای دکتۆر و بووێنێ و بوو بە ینی جۆرێک لە دەستکەوتی تایە بەڵام وەکووتم بە هیچ جۆرێ بە ئارەزوو نییە ئەم شتە لەبەرەوە ئەبێ کە سوکار ئەوەنە نەشڵەژێن خۆیان ئارامکەنەوە بڵێن بابە ئاسانە شتەکە بەم شێوەیە نییە پێویست ناکە ئێمە بەم نیوەیشەوە ئیسعافوانکەین پێویست ناکە بەم نیوەشەوە بە سیارە ڕۆنگ سایت بە پێچەوانەی ئاراستەی چوارەکەمان بکەینەوە چوار گڵۆپیەکە و بە خێرایی بڕۆین و دەعم بکەین و ئەمە چییە وەڵا کچەکەمان کوڕەکەمان دابڕانی دەرونی هەیە ئەو هەرایی ناوێ ئەبێ ئارامی کەیتەوە چکە هەر خۆی ئاسانترین شت ئەین تۆ کەسەکە ئەبینی ئەم هەموو خەڵکەی دەوروبەری هەمووی شڵەژاوە کەچی ئەم بۆ خۆی دانیشتووە یا پاڵکەوتەوە هیچ شتێ ناکە وەکووتم ئەبێ طبعاً ڕێزی ئەمانە بگری ئەمە ئەوە نییە بڵێ بە ئارەزووە ئاکە ئەین تۆ ئەبێ لە کۆتاییە ئەبێ بیبێ بۆ لای دکتۆرێکی دەرونی بە تەنیا و ئەبێ و دکتۆرە دەرونی لە کەیسەکە تێبگا و نهێنی ئەو نەخۆشە بپارێزێ ئەو چیرۆکانەی ئەو بەسەراتانەی کە هەیەی بۆی باسکاوە لەگەڵیا چۆنەڵی تاوتوێ بکە زۆر سپاس بۆ دکتۆر هەژار وەستام سپۆری پزیشکی دەرونی سپاس بۆ زانیاریەکانت.